ئەم کاتتان باش بیسەرانی هێزار لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. دەستەی بەڕێوەبەری ناوەندی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی بە بەشداری هاوسەرۆکی گشتی تۆلای حاتم وقڵاری و تونجەر باقیرخان لە ناوەندی گشتی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا دوایین گەشە سەنجەکانی پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و هەروە کۆتا دیدارەکانی ڕێبەر و جەلان و فشارەکان لەسەر ئۆپۆزیسیۆن و چەندین تەوەرەی دیکە قسەیان لەبارەوە دەکرێت. هەروەها ڕووداوە ناوچەیەکان و یەکی ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتی و سیاسەتەکانی ئیکۆقڕکردن و ئەو کارانەی کە دەم پارتی لە مانگی ئەیلولدا درێژەی پێدەدات لە کۆبوونەوەکەدا هەڵدەسەنگێندرێت. نووسەر ئیلهان دایان کە پاش 32 ساڵ لە گرتوخانی پیتیتی ژمارە 2 ئامێد لە ڕۆژی 26 ئازاری ئەم ساڵ ئازاد کرا بۆ ئەژانسی هەواڵی ئانافا قسەی کرد و باسی لە ماوەی زیندانی بوونی و پرۆسەی ئاشتی کرد و ڕایگەیان ڕێبەرایەتی دەرگای ژیانێکی نوێ کردووەتەوە لە سیاسەتەوە تا ئەدەب و لە هەموو بوارێکدا دەرفەتی سەر لە نوێ بنیاتنانەوەی ڕەخساندووە. ئایهان سەبارەت بە 32 ساڵ ماوەی زیندانی بوونی وتی لە سەرەتاوە تا کۆتایی بەرخۆدان بوو زیندان گۆڕەپانی تێکۆشان بوو. هەروەها تشکی خستە سەر پرۆسەی چارەسەری کە دوای بانگەوازەکەی 27 شوباتی ڕێبەر و ئۆجەلان دەستی پێ کرد و وتی ڕێبەرایەتی باسی پرۆسەیەکی بنیاتنانی کۆمەڵایەتی نوێ دەکات هەر بۆیە لە سیاسەتەوە تاکو ئەدەب لە هەموو بوارێکدا کە بە مێشکی مرۆڤدادێ دەرفەتی سەر لە نوێ بنیاتبوونەوە دەرەخسێنێت و ئاوتیشی ئەم پرۆسەی چاوەڕوانی نییە و هەر کەسێک کە باوەڕی بە دیموکراسی ئازادی و مافە کۆمەڵایەتی و نەتەوەیەکانی کورد هەیە پێویستە ئەمەوەکو پرۆسەیەکی تێکۆشان ببینێت و خاوەنداری لە پرۆسەکە بکات. هەروە ئاماژەی بەوەش کرد کە بۆ ئەوەی کا پرۆسەکە بگاتە ئەنجام پێویستە دەوڵەت هەنگاوی ئاشکرا بنێت و گۆڕانکاری یاسایی و دەستوری پێویست ئەنجام بدات. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەنەڕەچە شەهیدبوونی ئەندامی فەرماندەی بڕیارگەی ناوەندی یێژاستار فەرماندە ئەمینە ئەرجیس با ناوی نەزلی تاشپەنار و هەردوو گەریلای یێژاستار زین زاگرۆس و ئەکین ئامەرا تۆڵداری ڕاگەیان کە لە 20 نیسانی 2020 لە گارە شەهید بوون. هەپەگا ڕای دەگەێنێت ئەمینە ئەرجیس ژنێکی قارەمانی گەلی تورک لا بناری چیای ئەرجیسەوە بەشداری تێکۆشان بوو بەبێ هیچ پاشکەسبوونەوەیەک 24 ساڵ تێکۆشانی کرد. هەروە ڕاشی دەگەن هەڵویستێکی زۆر بەهێزی ژنانی ئازادی نیشاندا و زۆر ئەرکی شۆڕشگێڕی بە شکۆوە لە ئەستۆ گرت و جێبەجێ کرد. هەروەها سەبارەت بە ئەکین و زینیش هەپەگەڕای دەگەێنن لە ژنە قارەمانەکانی کورد بوون و وەک هاوڕێمان ئەمینە بە عشقی ئازادیەوە بەشداری پەکەکە بوون و بۆ تێکۆشانی ئازادی گێلەکەمان هەموو جۆرە سەخت و ناڕەحەتیەکیان لە بەرچاو گرت و بەشدار بوون. هەروە ڕاشی دەگەن لە چیاکانی کوردستان بوێرانە تێکۆشانیان کرد. لە بەردەوامیدا هەپەگاڕای دەگەیەن هاوڕێیانمان ئەمینە ئەرجیز ئەکین ئامەرا تۆڵدار و زین زاگرۆس وەک ژنانی قارەمانی چیاکانی ئەرجیز بۆتان و زاگرۆس دەست لە دەست تێکۆشان و بوونە تێکۆشەرانی قارەمان و ڕەسەنی گێلەکەمان. بەڕێز و شکۆداری و پێزانینەوە یادی هاوڕێیانی شەهیدمان دەکەینەوە سەرخۆشی لابنەماڵەی هاوڕێیانی شەهید و تەواوی گەلی ئانادۆل و کوردستان دەکەین. زانیاری لەسەر ناسنامەی شەهیدان بەم شێوەیە خراوە تاڕ و نازلی تاشپێنار بە ناسناوی ئەمینە ئەرجیس لە نەخشی شار لە دایک بوو لە 20 نیسانی 2020 لە گارە شەهید بووە. هەروەها لەیلا ئاجار بە ناسناوی زین زاگرۆس لە وان لە دایک بوو شەهریبان ئەکینیش بە ناسناوی ئەکین ئامەرا تۆڵدار لە جۆلەمێرگ لە دایک بوو هەمویان لە 20 نیسانی 2020 لە گارە شەهید بوون. دەستگای هەواڵگری و لێکۆڵینەوەی فیدراڵی عێراق ڕایگەیان تیمەکانی دەستگای هەواڵگری و لێکۆڵینەوەی فیدراڵی تایبەت بە بەرەنگاربوونەوەی تیرۆر لە پارێزگای کەرکووک سێچەتەی داعشیان دەستگیر کردووە. دەشڵن ئەو تێرۆریستانە دانیان بە تاوانەکانیان داناوە کە لە چەندین هێرش تێوەگلاون دژبە هێرشە ئەمنیەکانی عێراق لە ناوە و دەرەوەی کەرکووک. هەروە دەشڵن لێدوانەکانیان لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە پشت ڕاستکراوەتەوە و لە ئێستا ڕەوانەی دادگاکراون.
بەیانی ئەمڕۆ سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بەرەو بروکسلی پایتەختی بێلجیکا بەڕێکەوت بە مەبەستی بەشداریکردن لە کۆبوونەوەی ئەنجومەنی باکووری ئەتلەسی هەروە بڕیاریشە لە کۆبوونەوەکەدا وتارێک پێشکەش بکات. جیاماژەی هاوپەیمانی ناتۆ لە کاتی شەڕی داعشدا هاوکاریەکی سەرەکی عێراق بووە لە ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی داعش و بە هەزاران سەربازیان نردووە بۆ بنکەکانیان لە عێراق و لە ئێستادا چەتەکانی داعش زۆر لاواز بوون و حکوومەتەکەی سوودانیش دەیەوێت کۆتایی بە ئەرکی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانی ناتۆ بهێنێت تا ئێستا بەشێک لە هێزی وڵاتانی ئەندامی ناتۆش لە عێراق کشانەتەوە. حماس بڵاوی کردەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئازادکردنی بارمتەکان ئامادەین بازووی لەسەر مێزی دانوستاندن دابنیشین بە مەرجێک کۆتایی هاتنی شەڕ و کشانەوەی تەواوەتی هێزەکانی ئیسرائیل لە غەزا ڕابگەیەندرێت. هەروە ئاماژەش بەوە دەکەن کە لە ڕێگەی نێوەنگرانیانەوە هەندێک پەیام و پێشنیاریان لە ئەمریکاوە پێگەیشتووە بە مەبەستی گەیشتن بە ڕێککەوتن و ئاگربەست. حماس دەشڵێت پێشوازی لە هەموو هەنگاوێک دەکەین کە هاوکار بێت لە وەستاندنی شەڕ و دەستڕێژەکان بۆ سەر گەلی فەلەستین. پۆلیسی ئیسرائیل بڵاوی کردەوە ئەمڕۆ لە ئەنجامی هێرشێکی چەکداری بۆ سەر ئۆردوگا جوولەکەنشینەکان لە قۆدس 15 کەس بریندار بوون کە برینی 6 لەو کەسانە سەختە. پۆلیسی ئیسرائیل دەشڵێ هێزەمنیەکان هێرشبەرەکانیان کوشتووە و لەلایەکی تریشەوە کەناڵی 12 ئیسرائیلی بڵاوی کردوێتەوە کە تا ئێستا هێزێکی زۆری سەربازی بۆ شوێنی ڕووداوەکە بەڕێکەوتوو. نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤێنزوێلا بڕیاریدا 25,000 سەربازی وڵاتەکەی لەسەر سنووری کۆلۆمبیا و کەناراوەکانی دەریای کارایبی لە باکووری ڕۆژاوای ئەو وڵاتە بڵاو ببنەوە. ئەو هەنگاوە بە مەبەستی ئامادەباشی سوپای ئەو وڵاتە دێ بۆ بەرپەرشتانەوەی هەرکردەیەکی سەربازی لە ناکەو. هاوکات نیکۆلاس مادۆرۆ لە ڕۆژانی ڕابردوو ڕێگەیان بووە کە ئەمریکا هەوڵ بدات بە ئاتۆمەتی بێبناغا هێرش بکاتە سەر ڤێنزوێلا لەو بارەدا ئامادەن عورفی سەربازی ڕابگێنن. لەلایەکی تریشەوە ترامپ سەرۆکی ئەمریکا لە ڕۆژانی ڕابردوو فەرمانی کرد بە ناردنی 10 فڕۆکەی F-35 بۆ فڕۆکەخانەی سەربازی دوورگەی پۆرتۆریکۆ. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن.